خۆشەویستان لە بەشی دووەمی پرۆگرامی چیرۆکی من لەگەڵتان بەردەوام دەبین لەگەڵ کاپتن تارق عەبدوڕەحمان. هاوڕێیەکی دێرینی زۆر ئازیزتان هەیە، هاوڕێیەکیتان هەیە لە منداڵیەوە بەیەکەوە بوونەوە و دواتر لێک تووڕە بوونەوە، عەجزیەک کەوتە بەینتان. نازم چێ لەگەر هیچ برادێکی منداڵیم ئەوە نییە، مشکلم نییە. دڵنیای؟ بەڵێ. ئەگەر ئێستا تەلەفۆنی لۆ بکەین و قسان بکەن پێکەوە؟ چێ نازم. برادری من منداڵی مستحیلە کەس لە من عاجزبی. ئێستاش بەینتان نییە. مستحیلە کەس لە من عاجزبی وەکو تارق عەبدوڕەحمان. کەس لە من عاجز نابی. بەخۆم عاجز دەبم. باش. بەس هەندێک جار خەڵک هەیە تەسەڕوفاتە چیەکە ئەو تەسەڕوفاتە جێی قبوڵ نییە. وەکو زۆر کەس هەیە مەسەڵەن ئێستا کە من لەناو هەولێرێ هەمووی ناناسم، هەموو کەسی ناناسم. بێگومان. بەس ئەو خەڵکێک کە منی خۆش دەوێت لەسەر یەک چیتە کە سەلام لێ دەکەم لەو دێمە خوارێ. سەلامەکەی لێوە نازم چییە، بەس دەزانم ئەوە ئەم دەناسی. بەس باشە ئەگە یەکێکی برادری تووبی برادرت بی سەلامی لێ بکەیت جوابت نەداتەوە ئەتوو چ دەکەی؟ پێم ناخۆش دەبێت. لەسەر چ پێ ناخۆش وەکو لەسەرەوەی سەلامەکەی جواب نەدام. ئەمە خلاصەوە ئینتیهای پێدەلەکنە من زۆر جار گوتیتم ئێستا چێ لە من عازبی بە 2 دقەی پێچلێنەوە 2 دقە. ئەگەر بڵێم ئەو کەسە ئێستا نەشتەرگەریشی لە بۆ کرایە و باەک تەندروستیشی زۆر باش نییە و ئینشەڵڵا خوا چارەی دەکاتن شفای لۆ دەنێری چێ نازانم بکەین تەلەفۆنی لە بۆ نەمەوزەمەوە نیست تەلەفۆن لۆ بکەی بەس ئینشەڵڵا خوا شفای دەدا. بەس هەندێک شتەیە ئەتوو خەتەکی سۆل بەسەردا دەدەی یان خەتەکی ڕەش بەسەردا دەڵێ دەبی ڕوحەتی وەرزشوانیمان ئەمن ئەو کابراەت و دەلێ ئەمن هاتیمە جێوی ئەم ناتیمە جێوی ئەمن نهاتیمە جێوی ئەگەر ئەمنش نەبوو یەکەچیکە دێتە جێی بەس ئەمن پێم گوتینە قبول ناکەم ئەگە و کوڕە لا بدرێ ئەمان نابی کەسشکە بێ خۆم بە هەمویان شایستەتر دەزانم هەروەشیان کرد. بەس ئێستا کە ئەمن کە بڕۆم بەخۆم لەگە مدیر عامی ڕاضی قسەم کردی ئەوتە خۆ جێ لەمەیە گوتی کاپتن گوتم ئەمن پاشە من فلان کەسی دانێ گوتی تو بە خۆت دەێ گوتم بەلێ فلان کەسی دانێ مناوە کەش پێ دەنم سەڵ حەدیث یامانی دانن سەڵ حەدیث یامن نەزمەکە ئەوی دانن سەڵ حەدیث یامن 4 ساڵ ڕێزی اتحادیەکە یەکەجیکە دانە ڕافت بەدرێدین دانێ خۆ بەس تاریق عەبدوڕەحمان گەمەی نەکردی لێکوانە خەڵکەکی زۆر گەمەی کردیە بەس هەر کەسم پێتم گو هەر کەسە تاریخەکی لە خۆ نووسە ئەو کتابەی نادی هەولێر نییە ئەو کتابە هەموو هەولێرە ئەمن سەترەکەم نووسە جەنابەت لە ئەلامی 2 سەتر نووسە ئەو برادرە 3 سەتری نووسە هەر کەسە تاریخی خۆی چەندە تەقدیم کرد ئەوەندە نووسرایە ئەوەندە لەسەر نووسرایە یعنی خلاص نەنا حەقیقتوویدایە لەو کتابێکی گەورەیە ئەمن ناوەکان بخینمەوە ئێستا پێت بلێم ڕاست عەقڵت ڕادەوەستی ئەوەنی تێدانە ئەو شەخسیەتانە دەڵێم ئەمن لەگەڵ شەخسیەتانەما بەس بە خۆم نابینم بەس کە دەسمە دەرێ دەزانم هەوم دەزانم خەڵکە چەند ئەمی خۆشێ خەڵکە چەند خۆشەویستەکە لە چییە ئەمە لە دوو جێ خۆشەویستم هەم لە وەزیفە هەم لە ڕاضە لە وەزیفەش بوومە هەر خەڵکەکە ئێستا کە بە قسەکەت پێ بڵێم هەموو خەڵک ئەگە زابطەش بینە دەرێ سەیدی وەنێ شۆرتا تەحیە دەکەم بەس بە منیان دەگوت کاپتن زابط زۆر زابط گوتیان ئەوە دوو قبول دەکە گوتم کاکە ئەوم پێ جوانترە لۆ بلێ سەیدم سەیدی وینیمە کاپتن جوانترە ئەو حەز دەکاوا پێ بێ کە خۆشی لەوێ بە ڕاضیەکەی بە جنسی عەسکەریەکەی خۆشتی ناوێ دەگەیت چۆنە ئەمن ئەوم پێ خۆشە قەتیش پێ عاجز نابم بالفعل بالعکس ئەمن زۆرشم پێ خۆشە ئەوجاوە ئینسانی ئەتوو جەنابەت دەرێکە تەلەفۆنی لۆ بکەی یان نەکەی دەمانێت ئاژ ببنەوە ئەمە ئینشەڵڵا بەخۆم دەستمەکەنی مشکلەمان نییە نانە بەخۆم دەستمەکەنی ئەشکالم نییە ئەگەر تەلەفۆنی بکەین پێما خۆش ئەمن ئەشکالم پرۆگرامەکەی منەوە هیوای تەندروست باشی لە بۆ بخوا ئەمن ئێستا کە مەسەلەن ئەمن مشکلم نییە ئەشکالم نییە دەبات تەلەفۆنی چێ تەلەفۆن دەکەن ئێستا و هاوڕێمان تەلەفۆنی با تەلەفۆنەکەمان بداتێ ئینسان دەبی هەندێک بەڕێز بی ئەگە زۆریش بەڕێز نەبی هەندێک بەڕێز بە ئەگەر نا ئەمن زۆر جاری ئەتوو خەڵکێ ئەمە برادرانە دەرێوەچی دەڕۆی تەماشای دوورکە ئەم دەنێم تەماشای دوور مەکە تەماشای پشتە خۆشت بکە. ئەلو سڵاوت لێ بێ باش کاک سەفین تەندروستیت باشە ئینشاءڵڵا سەلامەت بێ کاک سەفین لە کەناڵی دیمەن تیڤی لە پرۆگرامی چیرۆکی من ڕاستەوخۆ لەگەڵتم
هاوڕێیەکمان لایە میوانێکمان هەیە پێم خۆشە قسەی لەگەڵ بکەی ئەگەر کاتت هەبی و ئاسایی بی لەلات دەباش. الو باش كاك شفين سلامته ان شاء الله سلامته ان شاء الله سلامته عزيزي سلامت بي عزيزي من يساوي كم سلامت بي سلامت بي سلامت تساو کاک سەفین دەستت خۆش بیتن کاک تاریقمان لەگەڵە لە پرۆگرامەکە و پێم خۆشە لە ڕێگەی پرۆگرامەکەی منەوە هیچتان لە دڵ نەمینێ بەرامبەر یەکتری و ئاش ببنەوە. عزیزی زۆر سپاس دەکەم بێگومان سپاس دەکەم دەستت خۆشبی زۆر سپاس دەکەم. تو توقع مەکە ئەمە پێم ناخۆش بی پێم خۆشە بەس کە دەنیام ئەمە ڕێز هەندێک ڕێزی بگرم زیاتر نا ئەمە لە منتقەچی بووینە منتقە بابم نەیدەزانی ئەلفوبێتیە حتا خلاسیش بووینە لە مەکتەب هەنێ زانێ سەفی چەندم واللهی وبالله وتالله لەو مەلعەبەی نەکوانیان دانابوو بابم هینا بیان گوتیان تاریخ گەمەدەکە زوونشیدا گوت تاریخ چێم چوزان هەنەی زانی ئەم تۆپان لاعب تۆپانێمە ئاخری زانی چوومە منتەخەب شەباب عێراقوانە ئەو جا دەگە کوڕەکە دەچێ دەگە تۆپان دەکە لەگە کوڕی سەردانی نازانی ئەمە کوڕی ئەو کەسە نەبووینە قەت قۆمان بە گەورەدا نایە بەس واللهی ئەو ڕاضیە ئەوها ئەمنی گەورە کردیە وەکو شخصیت قەت تەسەور ناکەم خەڵکانیش کە هەبیتن لەسەر مستەوای بیتن ئەوەش فەخر و شانازیە کە ئەو مەلعەبەیە بە ئەو نادیە ئەو کیانی هەولێر هەموو ئەو جە مەلعەبەکە نادی ئەو جە شخصیەکان ئەوانی ئەمیان بەخێو کردیە ئەو ناوەکانم گۆ فاروق سەید حەسەنە محمد عثمانە محمد خلیلە ناوم کە لەبییر چۆی ڕۆژێ ئەوی دەبی دەمێدی محمد خلیل مدەریبمان پێیان دەگۆ مەمۆ ئەو شخصیاتانە وەلی ڕەمزی وەلیە شخصیاتی سامی سعیدە ئەوانەمە ئەمریکایان ئەو کوڕەیە ناویشی دەینە قەینە کاک عەجیل ڕئیس نادیمان بوو شخصیەتە هەولێرێ بوو مدیر جنسێ بوو ئەمەی وەکو گوڵ ئەمەی خۆش دەویست ئەوە ئەو شتانە من دەزانم بەس پێت دەڵێم هەر کەس ڕێزی خۆی بگری ئەوە یەکوانە گۆ 5 کەس هاتینە نەکە ڕێستان دەگرم ئەنگۆ دەبی لە خۆم گەورەتر دابنێم ئەمە زۆر سپاس میوانداریمەت قبول جگە لە پۆستی سەرۆکیەکێتی تۆپی پێ پۆستی ئەفسەریشت هەیە بەێ ئەو بابەتە چۆنە ئەفسەر وەزیفەکە ئەوە پەیوەندی بە تۆپانێ نەبوو بەس لە لایەک پەیوەندی پێ بکە کولیە شۆتەدا مەزالێکوانە ئەو سەبە بوو کاک فرانسۆ سەبە بوو چوینە کولیە شۆت پێوانی خەریجەکان چوینە کولیە شۆتای بووینە زابەت ئەو زەوەچی برادەرمانە بوو ئەبوو بەکرد لاعیب ئێستاش مدەری بوانەیە ئەبوو دێگۆ ئەوە بوو ناوی چییە مەدەنی بوو نەمان دوێرە لەگەی قسە ئێستا بتە زابت تەوقیفمان دەکە خۆشیەکەی لێکوان ئەوە بوو ئەو وەزیفەیە کەدا ئەوە ئیستحقاقی ڕاضی بدایەنەما لۆ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان تەعین بی ئەگەر خوا نەخواست ئەم بە عمردا چویانەوە بی ژیان نامینێ هەروە هەموو ژیان وایە تەقاعدەکە دۆبینێ لە ماڵ منداڵ ئەوە خزمەتە چیمەی کرد نەکو واللهی ئەمن وەکو وەزیفە قەت ڕۆژێک لە ڕۆژان حەسم نەکردیە بلێمە من بە وەزیفەی بسمە فلانجێ نانا ئەبەت نهائیەن زۆر باس کرێت زیاتر پێت خۆشە خەڵک وەکو کاتن بانگت بکات و بۆ زیاتر باشە کاپتن پێم خۆشە چەند یادگاریەک بۆ باس بکەی ئەو جارە لەگەڵ تیپی لاوانی ئەتڵەسی لەگەڵ شوان مەجید و کاک سەرتیپ و ئەمان یادی بەخێر سەرتیب لێرە نێرە دەرەیە هەرکوو ڕۆی ئەوها ینی نەماندیتەوە لە بەلجیکایە ئەو برادرانەی دیکە شوان مەجید برادری منداڵیە لە منتقەی پێکرابووین لە تەیلاوەی کەماڵ ئەتڵەسە بەختیارە سەر لەندەنە کاکتەهایە ئەوانە هەموو برادرمان بوون کاک ئیسماعیل لەسەر ئەمریکایە خوش فایل دەبین پێی هەردوو پێی بڕایتەوە سوکەری هەبوو ڕاستی پێ دڵگرام بووین ئەوانە پێکرا سەفەرمان دەکرد پێکرا تۆپانێمان دەکرد بەسکەینە تۆپانێمان دەکرد ئاگار دێبی نادی هەولێر کە تەفەڕوو دەبووین دەوری خلاص دەبوو دەوری عێراق لە عوتڵەکەی دەمانگوت چ بکەین دەچوینە فەریقی ئەتڵەس دەچوی سەفرەمان دەکرد ئەو منتیقانەی هەولێرە نیە هەموومان کردیە ئێستا گوند بە گوند دەزانین ئەوەی دەگە چی گوندەکەش دەگوت چێ هاتێ دەگوت فلان و فلان فلان خواردنیان لۆمە دەکرد خواردیان دەکرد
زۆر جا عارب عوسمان لەگەڵماندا دەچوینە ئەو گوندەی دەگۆ ئەو گوندەی پێشترێ ساواری دایتەمە ئەگە بنیزمان دەدەین لە کرنگۆ گەمێ دەکرد ناگۆ وەرندانیش بەرگەمێن کرد ئەو جیانەمان هەموو دەکرد بەسکەینێ پاشی دەوری عێراق فريق شعبي أطلس مجموعة بوين آخر ما هش لاعبي أطلسي لنادي هوليرج بوين أقل دبي يعني بس وهان نبو بني والله فريق شعبي هو هش لاعبي أساسي أقل نو نبي تنامو لا أطلس بو السنة وكان لو بجمعنا مهموي لاعبي باشي لا أطلس كمان عندك أو أبو كا يا دوري كاني ما بس أما ليك وانا دموية ناوي هندك كسبين أو كسانا شايستي أو ناوي عم بين فريق شعبي كان كخدمتي فرق شعبيان كردية يقولوا أنا محسين قلوما أنا بقول لك وأنا فريق التحرير يا أبو خداع أفريقيا محسين بوا هاوكاريش زوري الرياضي ذكرت كاك نزم الدين مان هبو فريقي محلي عرب كاك مشير مان هبو فريقي قلاتي أبو كاك ما حاجي محمد مان هبو مامي سفيني ذكاء أو رئيس فريقي أطلس بو أو أنا هميان بباريخ خوان فريق كانوا ذكر أمين استقبلت بين لاعب كان تعجبي عند مينة أو وقتي سياريها بودا سوا لاي جنوب او لاي البصره كدهات وهر زاي دو تاقم فاينل لقى خدينا لكويت دهات ندي عنكري او تاقم فاينل كلوما دهات وطسي نادي هولي نيبو لبريكا لكويت دهات تعجبني عندما او فرق شعبيه لابسين لوما ذكري شتى ديك زور مهم شكر نبو شكر هر زاي سو بغداد دهات ومشاهبو فرد الشكر يعني دو فرد شكل هل لاعبي سفرق يبو داي لو مالي زان تماشى ما عدا او انا هبون او شخصيتين ك ما مصد الشاد ولا فريق شورج بو زور بون يعني او اني كاكستار بو لفريق لا كوران ولا كاكستاري خومن او مسؤول ناوسي هزينا خو بو او انا هم خدمتي عندك ببي مقابل فريق خويا فريقي انا بو فريق كان دجيان يعني راتبان لاعب كان ايشان لاعب كان ذكر او اساسكي كنادي هولي او تاريخيه لكن براستي يعني اقر بي سر واقعي كش بخوي بير او هاي بيتو خزمتي لاعبه كان بكي حتى انج بتان قمت باش بكان ايش باش اللي بو لازم نادي هولي رئيس لاعبه كل كان حكي خويت يعني مثلا باريان نبي لبر منوار منضال يعني بس يستبيب بلي نادي هولي اللي تصندم ذي يعني نادي هولي حساب لك اوتش نادي زورا وانا حقنيه او كسيك خدمتي نادي ام بيدلم اداري نادي هولي لو انا مقصر ببرامج او لاعبه كردانا او لاعبه كرداني ما دبي مانجي هل يكون 6 مليون دينار يعني بدنا برشان وبدس بارنا كانوا لكسه شيء ناني لو بكري يعني سفره شامبيون يعني زكتش بكري هيا بيتن بس امن ريزم حكومات اوين نادي هولي الجماهير عقدي لقبك 5 صار 6 صار شقي بذاته او صاحب عائله او شقق لوتو سياره شتي سياره همستزور اسان هم دفتر سياره بذاته ما نجيب 2 مليون دينار بذاته 2 مليون 500 بذاته بخوي يق لاعب ناس تبغى هم يكون جماهير هم لاعب زور تاش اما طول اما ب 5 مليون زعما لاعب عربي كلنا هذا مو انا ابدا مو انا كاك السبيني وانا سلام لهم ذاك النزادي وانا خلشي ولينا سلام خلشي سليماني وخلشي دوك ولاعب مكان استا وقت يقول دوك لاعبين ابو لاعبي كردين ابو لبرو اهتمام بين هم عسكري بليو كمان بس استا ور تماشى كبزان دوك كيش تشدري لاعبي انا منتخب عراق وانا كمان ذاك او تجي الخوشكره كل كان زاخو هروا زاخو متصدره لاعبي كردي تدا ما كيف ما بيدي نقبل والله من هذا هو لنا كيف بيدي من صار بطل دوري عراق دو صالي دومي اسيا بما من نادي من داري او نيا نادي عالميه نادي جيش مستواه برز لسه مستوى اسيا استبروا لنا خليج بين نادي هولي نادي هولي فلان صار دوم وفلان صار دوم دوري اسيا صار بطل العراق نادي دوق بطل العراق اما انا في خوشه بس بكون كان في مخوش اما كو باريس دملو عرب ام عندي سند عرب لو اجنبي كان عرب كان اواجي قومان عراق لو اجنبي كان نبدا كرد كان شكو بيقومان سبب بيش دكون يارزاني زور باشتري زور مانيا زور لاعب مانيا استا مصطفى قابل مانيا لما انتخب شباب يروجي قولي كده والله وبالله وتلبز يكتش لقلبي يك لقلبي وكو نعلم وكو متزلات بي بس لقلبي تن او بس مزاني ذاتي والله باشتري لاعب لذاتي هستیم بڕۆین با بڕۆین بابێ مەسەر ئەو پرسیارە کاپتن دەمەوێت بزانم ئەو شارانە لای تۆ چی دەگەێنە شار کەلار و نەجەف هەولێر و سلێمانی چت هەیە لە بۆیان کەلار باب و باپیرانی مامەتەقە گەرمیانە بەڵێ بابمی گەرمیانە داکەمی ماوەرانێ لای شەقڵاوە لایە کەلار
كسوكارما كلار ژیانە کە کەلار ناوەکەی جوانە بێگومان ئەمن قەت فەرق و جوایزی پێ ناکەم بەس بەڵام نەجەف وەکو شارێک نەجەف وەکو مەرقەدی ئیمامی عەلی تێدایە ئەمە ڕێز و احتراممان هەیە لۆ ئەو شخصیتە بەرزەی ئیسلام و خەڵکە باشەکەی نەجەف مشکلەمان نییە بەس ئەمە کەلار ناو دڵمانە کەلار پارچەکە زیان نابتەوە لە دڵیمە خارتەی کوردستانی ناو لە مێژە دانرای ئەوە هانیە ئەوە ئاسان نییە بە ئاسانی ناڕوە کەلار بەنسبەت هەولێر و سلێمانی هەولێر باست کرد هەولێر و سلێمانی گەمەکمانە لەگە سلێمانی باش فاوڵێک بۆ هەڵێکوان ناوزن ناو مەلعەبی سلێمانی جمهورەکەشەوە هەوای دەکرد لاعیبەچیان هەیە سلێمانی ناوی محەمەد کەریم لاعیبە زۆر چاکە ئەمیش زەربە حەورە بوو جمهور هەوای دەکرد هەر چەند گۆڵ بکەی کەمە تاریخ ناگا بە حەما جمهوری سلێمانی زۆر خۆش زۆر خۆش بوو شاخەوان بەڕەحمەت بی کاپتن فەریق دکتۆر شاخەوان تۆپەکەی دانا عەلە سازەوەمیش لە پشتەوە گوتی لێت دەی گوتم ئەڕێ وەڵڵا گوتی بازار دانمە من داینا شاوە لێمدا چوە ناو نوەتی هاتمەکن جمهورەکەی ئەوهام کردی گوتی هەزار جوونم لۆ هاتیە پاشی گەمەی دعوەت بینە مالی کاکفای قەسابی نانمان دەخۆن ئەو جمهورە هاتە خوارێ کاکفای گوتی ها ناوی فەرهاد بوو فەرهاد چی بوو بۆ کاکفای لەوێ نەبووی گوتی ناوەڵە جوونێکی بەمەدا گوتی بردیانەوە سێبێک گوتی چۆن شۆت گوتی وەڵا شۆتی دۆم سێ گۆلیان کرد دوو گۆلیان کرد تعادل یەکبێک بوو گوتی دەوەرە وەرە سەبر بدا تەپلەکە لە دەستی هاتە ژوای کردی نانی دەخۆین هەمومان لاعیبەکان کامەران ئەمن سەرتیب سەرکار و هەموو لاعیبەکان بوون گوتی ئەوە نانیشمان دەخۆن گۆلیشمان لێ دەکەن کاکفای گوتی وەرە ژۆرە کورە وەرە ژۆرە فەرقی چییە ئەوە سلێمانیە ئەوە تو کە تەماشای ئەو شخصیاتانی سلێمانی دەکەیت چ بلێ یعنی ئێستا بەرامبەر هەولێر چ بلێ سلێمانیە شارە حیاتەکە دەلێ خەڵکەکەی حیاتە خەڵکەکەی هەر عاردەکە نا خەڵکەی حیاتە ئەو زەمان مشکلەمانی دەکە سلێمانی ئینشاءالله هیچ شارستێک لەگەڵیەک ئەو پێکەوەژیانە زۆر خۆشە لە کوردستان هەموو لایەکەوە کاپتن کاپتن زۆر باسییانەی هەولێرمان کرد باشە دەمەوێت بەراورد دەکەنەوە بکەی لە ڕابردوو لە ئێستا کاتێک لە ڕابردوو یانی هەولێر گەمەی هەبایە ئەو هاندەرە بە جۆش خرۆشەکی زۆرەوە دەهاتن ئێستا کۆ بەرامبەر بە ڕابردوو ئێرە ئەوە نەبوو ئێرە ئەگە بزانن ئێکوانە ئەوە بوو وەچی ئایرمێبی ئەوە جێگایەک بوو داهاتێ دەرێ پیسێک بە قازمێ بەسەر دەکەتی برادەرێکمان لای گوتی کورە گوتی مهندسی چ دکتۆری چ ئێستا و دەچین 20,000 کەس هەڵدەستەوە چەپڵە لەوێ داتن چما چ دکتۆرەکەی وا چەپڵە لێ دەکورە گوتم ئەوان ڕێزیانێ قۆمەوزاوری مەقسەدی کە گەمەی دەکرد نادی هەولێر والله وبالله وتالله سعات دوو گەمە بوو سێ سعاتدا ئەو جمهورە ناو مەلعەبەی بوو جمهور سعاتدا خواردنی خۆی لەگە خۆی نایە ناو مەلعەبیە هەر کەس جێ خۆی گوتی ئەمنیش کە لاعیب نەبووم ئەمن کە لاعیب نەبووم نەک لاعیب بووم کە لاعیب نەبووم دەچمە پشت گۆلە ڕەدادەنیشتم عەبدوڵڵا مەحموود وەڵچی بوو هەرێکوان دەدانیشتم گۆڵم تۆپم لۆ دەهیناوە کە تۆپم دەهیناوە سەیتەرم دەکرد ئەوها سەیتەرم دەکرد بە تۆپی لۆ کاک عەبدوڵڵام دەهیناوە گۆڵچی بوو گۆڵەشیان نەمە کرد لە عەبدوڵڵای هەرێکوانە دیارە گۆڵەشیان گوتم بشە پاش بشە بڕۆ لای گچکە بووم چوومە پاش گۆڵمان کردەوە گوت وەرە دوای بردمانەوە ئەوە بە هەولێر یعنی کە دەهاتێ مەلعەبیەت و سەعاتدا قەپات بووە ئەمن دەهاتمە دەرێ لە مالی مەبرام خاڵم ئەوانەوە شەهید بوو دەیانگۆ گوتیان ئەوە تاریخ چووە دا بەمەش با بچین نیان دەزانێ مە حەجزی نەنادی ئەوە داهاتنێکوان لە سەعاتدەوە یازدەوەێکوان دادەنیشت ئەو چێ چوومە مای ئەتودۆ بەمە نانی سەعاتەوە دەگەم ئەمە لە سەعاتدەوە لێوێن دەرێنە تێدەگەی ئەو خۆشیەکەی لێکوان نەبوو باشە تا چەند گرنگە کە هاندەری زۆر بیت لە بۆ یاریزان دەهانی بداوە جوانتر گەمەی بکە ئەمن ئەو ڕۆژەکەی جمهوری هەولێرە حتا ئاخیر دەقەی ماوە لەگە قووەجەوی دۆڕانمان دووبەیت تەماشای جمهورم دەکرد هەر کەس جێ خۆی داتاساوەوە برادێکم لەگەر بوو عەمید خەسرۆی محافەزەی گوتم کاک نەوزادشم لەگە بوو نەوزاد سابیری لاوان گوتم تەماشای جمهورێک گوتی ئەرێ وەڵڵا ما دوو گۆڵمان خواردیە حتا ئاخیر دەقەش ڕاوەستانە ئافرەت و کوڕ و هەموو ئەولای ئافرەتانە عایلە هەموو هەڕاوەستا بوون ماتما بوون لە هەولێرێ کە دۆڕاندیتمان لەگە قۆجەوی باشترین فەریق لە عێراق پێی ناخۆش بوو جمهور هەولێری بەجێ ناهێلی بەجێ ناهێلیتن ئەو جاگە یەک کەس بی خۆی پێشان دەداگە 10,000 کەس بێ خۆی پێشان دەدات
ئەمە ڕێزمان هەیە جمهوری هەولێرێ ئەگەر لەگەر ئەو جمهورەی بڕۆن ئەو لاعیبانە بەڵێ نابی یەک ڕۆژ لە ڕۆژان مقصر بن بەرامبەر نادی هەولێرێ بەرامبەر ئیدارەی بەرامبەر نادی هەولێرێ کیانەکە نادی هەولێرێ ئەتو علاقەت بە ئیدارەیدا نەبێ ئیدارە برای بەڕێزی منە بەس ئەوان دەڕۆن لاعیبەکانیش دەڕۆن ئەو ئەجنەبیان دەڕۆن بەس ئەو جمهورە دەمێنێ دەبی قەدری ئەو جمهورە زۆر بزانن بەتەکید بەڵێ باشە کاپتن پێم خۆشە لەسەر ئەمانە ڕای خۆت بڵێ ئێستا ناوەکانت لە بۆ دەخینەوە مەمۆ محەممەد خەلیل الله خالی خۆش تاریخەکە. بێت ئینشاءالله تاریخە چێ شاخەوان مەجید سەرکان زەرێک بڕێنترین ئەوە کە لۆم هات خەبەر لۆم هات ئیشاخەوانێ تاسان دیمی ئەوهانیە لەجێ خۆم تاسام چکو باوەڕم نەدەکرد ڕۆژێک لە ڕۆژان هەبی جاحیلێکمان ئەوها لەو وەزعی بڕوە باشە سەرکار عەلی خان و سەفین کانەبی هەردووک برای بەڕێزی منە هەردووک لە عیبی هەولێرە بوونا بە سەرکار مارەدۆنەی هەولێر مارەدۆنەی کوردستان بوو ئەمە وەچی گوتن بەخۆم معجب بوو پێی کە لە ناو ساحیب معجب پێ بوو سەرکار لاعیبەکی زۆر باش بوو ڕێزمان هەیە لۆ هەردووشە ئەمەش ڕێزبان هەیە لە بۆیان و ئیشاءالله ئەوەکانی دێش خی گەورە جێگە و مەکانیان لە بەهەش دابنێ ئیشاءالله ئێستا لە هەموو کاتت خۆشتر ئەمن ئیشا خۆن قەدە بیر ناکەم چکۆ لە دووەک بوو هاتینەوە بەڵێ هاتینەوە مالێ واجبەکی ڕاضی بوو چوین و هاتینەوە ئەمن دانیشم تەلەفۆن لە هات لە عین کە شەخصکە گوتی شاخەوان ئەمریخای کوێر گوت والله هاتمە پێش مالیان تازە خانەکەی تەواو کرد لێکوان عدالێ بوو تەماشەم کرد جەنازەکەم دیت ئەمن ڕاست وەزعمان تێکسو چکۆ نەمان دیتەوە لەو عمرەی ما برادەرێکمان وها لەو عمرەی بڕوە بەڕاستی پاش حربی عراق وێران هەندێک هەبوو بەس عمری مە نەبوون گەورە بوون خەڵک خزم بوو شەهید دەبوو دەچون هاتنەوە بەس لە عمری ما ڕاضی و لە عمری ما ئەمن تاسامەوە لە ئیشاخەوانی شتێکی زۆر عجیب بوو زۆر یعنی تەسەوەر ناکەم یەکێکی دیکە بێتن لەو ئەسەر لۆ بابم ئەمری خوای کرد دەستم ناو دەستی بابم زۆر تەبیعی بوو نەخۆش بوو دەستم ناو دەست داکەم بەخۆم لەوێ بوو لەکنی بووم کە ئەمری خوای کردیە بەس ئەوەی شاخەوانی تاسانی بەڕاستی تاساینەوە زۆر جارێ من قبلی داکەم لەوەیە بێدا دەچم ئەوزا ئەمە جمعان دەچم جمعان سبێنان دەچم کە دەسمێن دەرێت دەگریەمە من ناتانم خۆم ناتان پێ فرمێشکم زۆر نزیکە زوو بەردەبتەوە یعنی هەر لە شتەچی ئەوەی ببینم حتا فیلمە هەندێک بوون فرمێشی مادە خوارێ ئەوجا زۆر ئەوە بوو لەگە شاخەوانیش منتقەچی بووین تێراوی بووین ئەوش ئەمە هینە ناو ریاضەی هەندی هەندێک زەحمەتە ناخۆشە زۆر زۆریش ناخۆش بوو نەکە ناخۆش بە عاجزیش چوو ئاگاد لێبی ئەمن دەزانم هەندێک برادر ریاضی عاجز بوو سوچی برادر ریاضیەکان بوو نەدەبایەوە لەگە شاخەوانی بکەن بەس ئەوە لۆ تاریخ بەجێ دێری ئیشاڵڵا جێگا و مەکانی بەهەشت بێ و تەمەند درێژی لە بۆ ئێوە کاپتن دەڵێن تاریق عەبدوڕەحمان ئێستا وازی لە تۆپی پێ هینایە و یاری دۆمینەی دەکا والله بەحیاتم نازانم دۆمینێ بکەم بەڕاستی والله وبالله وتالله نازانم دۆمینەی بکەم والله دن ئەو هایان پێمان والله وبالله وتالله نازانم دۆمینەی بکەم ئەمن بەس قسەشتێک پێ بڵێم بەڵێ منتقەی تێراوە جێگایەکمان هەیە چایخانەکە ئەوانی قەدیم هەموو دێنەوە وێندری هەموو مالیان ڕۆیشتی ئەمیشمانم لە تێرا ڕۆیشتی لە گەنجانم پێنجشەم و جومعان ئێستا ئەوڕۆ حەز دەکەی بڕۆێنە تەماشەکە بزانە لۆم ڕاوەستانیاننا انتظارم دەکەم اسمێن گوتم اسمە مەزبەحی دێمەوە لقایەکەی دەکەم دو مەزبەح و دێمەوە ئەو جێگایە ئیمەیە ئەوی لە عمری من دێ لەگەمە دادنیش لە عمری من گەورەتر لە لای دادنیشن جاحی لە شێ لە لای دادنیشن بەس والله ئەمن دۆمینەی نازانم بەس لەکنیان دادنیشم لە کوچوو ناتانم چکو دەزانم گسکەکان کەنی لە دایک بوونە کەنی داچیان مێردی کرد هەمووی دەزانم یەک منتیقی ناکری ئەوان ئەمن ئۆن ئەمیان خۆش بێ ئەم بلێم ناسمەوە منتیقی ئەساسی ئەوە یەک با پێ بێنم ئێستا چمان کرد گوتمەکە کە چایخانەدا نەنیش هەستان دە برادەر ناوەکان ژێرم هەمووی شخصیاتی عایلەی هەولێرێنە دوکانێکمان گرتیە بە $300 جەبدێ هەموو سەرمانگان ئەم ئەو دەکەسە هەر $100 دادنین $300 دێنە چێ کرێی دوکانێ 100 دانێ ئاو کارەبایە چەند دەمینێتەوە $500 $500 ئیشی
ئەوەی پێدەکرد ناوچیە فۆواکی شتا پێەکەی شەوان میێوانمان دێتر لێداش دوکانەکەی داژێ چەخانەی وڵای لوختانە دوکانەکە بە خودای دۆمینەی تێدانە هەموو شخصیاتن دێنێ دەرزابتە ریاضیە تازیرە ئەوەندە یەکترتان خۆش بێ ئەوەندە هەستان لە بیلەکردنی یەکتری بن و لە جێیەکی باش و مەحقول پاری بدەن هەتا ئەوها حەزم لێ بوو ئەنگۆ بسوانە هەولێر تێراوەی لەوێن تا پرسی بە ئەزباتبانە باشە کاپتن زۆر گفتوگۆمان کرد لە سەریانەی هەولێر و یاری زانانەکان و هەموو ئەو بابەتانە و گۆڵکاری هەولێر گەلێک مشتمڕی لەسەرە باشە ئەمە قسەکەی ناکەم زای قسەکەی ناکەم ئەوەی تاریخەکەیدانا ئەوەی تاریخەکاندانا غەدری لە هەولێرە کرد غەدری لێ کرد دەزانین لە غەدری لە هەولێرەکە با پێ برم ئەمان لە دەوری عێراق بەڵێ ئەم بڵێم دەوری عێراق لە دەوری عێراق ئەمن لە هەمویان زیاتر گۆڵم کردی سێ ساڵ چار ساڵی دەرەجەیەکی نووسە نەنووسێت چەند گۆڵم کردی زیاتر لە سی گۆڵسی چ گۆڵم کردی سێ چار ساڵی لەگەر ئەو گۆڵەکانێکوانە ئێمە دەکاتە تقریبا 135 گۆڵ زیاتر دەڕوە کاپتن شاخ خۆشناو برادرما خۆشناوی لە دەرەجەیەک و دەرەجە دوو لەگە مەغمور و لەگە هەمووی نووسیا ڕێزمەیە خۆشناویەک لە لاعیبە هەرە باشەکانی هەولێر بوو هەدافکم گوتم پاشەمەشە خۆشناو هات خۆشناو هەتا فترکی زۆر هەتا شوان مامۆل بەس ئەمەن دەڵێم گۆڵەکان زیاتر بوونەوە لەبەر ئەوەی کامەران محەممەد پێشە من لە نادی بوو کاتە ئێستا چێ بە گۆڵکاری دەزانێت ئەمن بۆ خۆم ئەم دەزانم تاریخی تۆپانی لە عێراق نووسراە بڕۆ تەماشەکە لەوەتی نادی هەولێر مەدەرەجەیەکیش ئەمن زیاتر گۆڵم کردی بەس قەتش نالێم ئەمنم یەکەم ئەو مێژ خۆشناویش گۆڵی کردیا کامەرانش گۆڵی کردیا سەرکاریش گۆڵی کردیا بەس هەر کەسە بەوەی خۆی لاعیبەکەمان هەیە ئێستا دەلێ والله تەمەنا دەکەم تاریخی بێتەوە یەک گۆڵی بکەم یەک گۆڵ نەیکردیا لەبەرەوەی لەوانێ دیفاعبی لەوانەیە گۆڵچیبی یەک گۆڵم کرد بە یەک گۆڵ حتا ئێستا بەحسم دەکرد ماشەڵڵا ئەمە لە سەتی لایدای هەمومان ئەزە پێی ناوێت تو بلێ فلانیان فلانە هەمومان خزمەتی هەولێرەمان کردی پێ فەخریش نییە لۆ من با پێ بڵێم گۆڵەکان فەخر نییە لۆ من دەزانێت چ فەخر لۆ من فاینەکە فەخر لۆ من کە لەبەرم کردیە کە پێم دەڵێن فلان کەس گۆڵەکە ئەمن نەم کردیە بە جەماعی هەممان کردمان ئەو گۆڵی هەموو فەریقانە ئەوە چمان زەدەی نییە بەتەنێ یان ساحە مەیدان بەتەنێ یان ملاکەمە بەتەنێ ئەوە جەماعیە تۆپی پێەیە گۆڵی نەبی دیفاع نەبی ئەو نەبی تەمکوە چێ گۆڵ دەکەم دەبی لەوانە ڕابێ لۆمە بێت تێگەیشت ئەو لەوە دەرێم ئەو گۆڵانە لەوانە لۆ هەمویانە خۆ بەس لۆ من نییە محەممەد خۆشناو یەک لە باشترین لاعیبەکانی هەولێرێ تاریخی هەولێرە کە هاتیە یەک لە باشترین لاعیبەکان بووە چۆن وێ ئەو ئەمە بابی لەسەر یەک پێڕاگرت ئەمە بابم دەربی عێراق شێت بوو لەگە زەوراگەمان هەبوو هەموو دیفاعەکانی کردبووەوە ئەمە بابا هەستە دوگە یەک کەسە پێتان ناجێ محەممەد خۆشناو خۆ نالێنەمە تاریخی هەیە چۆنیت بەس نەکە ئەمە فەخرەکەی بەس لۆ من بی خۆ لە مالی نەمینایە گۆڵانە یان بابم لۆمی نووسیبی زۆر باشە کاپتن باشە دەمەوێت ئێستا ڕای خۆت بڵێ لەسەر ئەو جیاوازەی یان ڕای خۆت بڵێ لەسەر یانە ئەوروپیەکان و عەرەبیەکان و کوردیەکان جیاوازیەکی گەلێک زۆر هەیە لۆ ئەو جیاوازیە زۆرە هەیە زانە ئەمەن شارەکەت بە نمونە لۆ دەینم کە زۆر ڕقم لێ دەبەوە قەتەر لەبەرەوەی لەگەی عێراق شەڕی هەبوو نازانم چێ بوو عەلەم و دڕان ڕاضیە نام نەک وەکو دەوڵەت نانا ڕقم لێ ریاضە کەیفم پێیان دەبوو هەبوو دۆڕێن کە چوینە قەتەرمان دیت برادەرێک لە قەتەر لۆمێ بەحس کرد قەتەر لە ڕووی سیاسی عسکەرێکی زۆری نییە نیتی ناتانی لەگەر هیچ دەوڵەتێکی بەشەر بێ دۆڕان دیتی ئەمریکا حیمای دەکا چوو انتفاقی کرد لەگە ئەمریکا گوتی وەرە ئەتۆ حیمایە من بکە ئەوەن دەپارێت دەبێت ئەو پارەیە کە دایە ئەمریکای کە حیمایە دەکا تەماشای کرد ئەو سلاحانەی کە دەکری بە چارقاتی ئەو پارەیە سلاحەکان دەکری پارەی ئەو سلاحانێکی چی کرد دایە مەلاعیبەکانی پێ دروست کرد حیمایەش کرد لە ئەمریکا ئەوە عەقلێتی توێت ئەوە شخصێک ئەو حەمەدە چێ ئەمریکا ئەمە کە لێ بوو تەماشای مەلاعیبەکانمان دەکرد زۆر پێش ریاضێکەتینە ئەوەش کە دیتە لە کاسی عالم چیان پێشانی خەڵکیدا لە کاسی هیچ کاسی عالمە گوت چۆ کاسی عالمەی ئەوروپا هەر بە خۆیان ئەوروپا بە مشکلەوە چیمە پێدا سوواگال دەبی
پێش 200 ساڵ یەکدیان دەسوڵاند ناو فرین بەس کو دوای دانیشتن عقلیان هەبوو دانیشتن گوتیان کاکە بە 2 ساڵ 3 ساڵەوە بین ئێستا کە تەماشا دەکەیت لە قمەی عالەمە ئەمە وەخوە خۆمان کوردستان تەماشای کە لە ساڵی هەشتا تەماشای کە ئێستا چەند فەرقمانەیە زۆر فەرقمانەیە بەس ئیستیقلالی کەوادری خۆمان نەکردی حتى ئێستا لەبەر خزمانەیە ئیستیقلالی کەوادری خۆمان نەکردی کادرەکانی خۆمان زۆر باشن ئێستا لەو کولیە تەربیە ریاضەی بڕۆ تەماشەکە وەڵڵی سێ ئیدارەی نادی هەولێرە هەیە سێ ئیدارە دەتانن وەکو گوڵ ئیدارەکەی بەڕێوە ببەن و ڕێزم هەیە لۆ برادرانە ناوانە خۆم نالێم ئەوانە خراپن بەس هەیتمان لۆ ئیشی دیکە ئەنجومەنێکی ریاضی گەورەدا بنێن خەڵکانێکی زۆر دەتانێوێ لە خۆ بگری ئەمە ریاضیشمان هەیە ریاضیش باشمان هەیە لاعیبی باشمان هەیە لە تەربیە لەوەی هەیتمان بەس تەفعیل نەکرایە تەفعیلەکەی کە ناکرایە دەبێ حکوومەت فکر لەوەی بکاتەوە ئەمن شتە کرد بێم تەربیە تقریبا تربیة ئێستاکە استقرارێکی خۆی وەرگرتیە تقریبا مەشاکلی ڕاتب و شووا هەیە بەس استقرارێکی وەرگرتی ئەو وەزیرە بەڕێزە ئیشی باشی کردی حتى ئێستاکە ئەمن ئەو های دەبینم دەزانم لە مدیرەکان دەبینم چەند بەڕێزن لەگە خەڵکی ئەمە تربیە ئەگەر باشبی لۆمە باشە ئەمەش ئەگە مەکتەبەکان ریاضی لە مەکتەبەکان دەست پێ بکاتەوە چی پێشان ئیبتیداییەوانە ئەتۆ دەزانین چەند نادی دەبی بە هەزاران نادی دەبی مەکتەب هەر مەکتەبە و نادیەکە لەوانەیە کەسی زۆری شەبی کە زۆر خولیا ئاواتی وەرزش بێ هەیتمان هەوچ لە مەکتەبێنە بەڕاستی عنی بۆی دەزانیت چالاکی قوتابیان دەست پێ دەکات شتێکمان لە قەتەر باشترە ئەمە خامەمان هەیە ئەوانیتیان ئەوان دەی بچن لە ئەفریقیا بکرن لە مەسر بکرن لاعبی دەکرن بە ناوی جنسی قەتەریان دەکەن بەس ئەمە هەیتمان ئەمە هەر کۆڵانێکی هەولێرە بڕۆ کۆڵانێکی سلێمانی دۆک و هەی تێدایە لاعبی زۆر تێدایە ئەوەیە مۆزوعەکەمە ئینشاءالله بەرنامەی حکوومەتەی بیتنەوە باش ئینشاءالله مە شێوادارین کە بەڕاستی وەرزشی زۆر گرنگ و پێویستە زۆر پێویست کاپتن تاریق ئێستا هاندەری کامیانەی ئەوروپایە هاندەری لیڤەرپولم لە هەفتە و لیڤەرپولم لەبەرەوەی لیڤەرپول ئەو وەختی کێگەن تاگلیش ئەوانە گەمەیان دەکرد گەمەکانی زۆر نەقل نەدەکەن لە نیهاییەکان نەقل دەکران لە دەوری ئینگلیزی زۆری لیڤەرپول لە نیهایی بوو کاس ئینگلتەرا کاس ئەبطال ئەوروپا لەگەڵ ڕیال مەدرید لەگەوەی ڕیالم خۆش دەویست بەس ڕیالم وەکو لیڤەرپول خۆش نەدەویست لیڤەرپولی باشە لە ڕوانگەی تۆ ڕیال مەدرید یان بەرشلۆنە هەردوو نادیت بەقۆتن بەس ئێستا وەکو گەمە بەرشلۆنە گەمەکەی جوانترە زیاتر ڕەونەقترە گەمەکەیدا ڕاستە دەدۆڕین لەوانێ بەس بە ئەوە گەمەی دەکات جوانتر گەمەی دەکات زۆر باشە کاپتن تاریق ئەمن هیچم نەمایە ئەگەر ئەتو شتێکت مابی لە کۆتاییدا ئەمن زۆر خۆشحاڵ بووم زۆر دڵخۆش بووم بەڕاستی یەکەم جارە لە پرۆگرامەکە میوانداری کەسێکی وەرزشوان بکەیت ئەمە شانسم هەیە ستافێکی زۆر جوان هاتینا زۆر سوپاس دەکەم ئەو تاریخی مەشکە ئەنگۆ پێشانی خەڵکی دێن بەڵێ ئەوە جێگای دەستخۆشیە دەتانن نیکن لەگە کەس بەس بەڵام تەحملی وەی ناکەن شارەکەی تو تاریخە چی نەبی بزانی کووە چێنە ئەوانی تاریخیان هەیە ئەجا هەشە لە تاریخی زیاتر کردی ئەوی دیکە هەیە ئیشەڵڵا ئەمن دەلێم بەرنامەجێکی زۆر ڕێکوپێک بوو زۆر چاکە لۆ ئەو حەقایقانەی کە خەڵکە بزانیتن ئەو شارە چی تێدا دەژی ئەو شارە کە خەڵک ئێستا لە مالێ دانیشتیە شەرم دەکا بێتە ناو بازارێک قەناعەتت هەبی خەڵکمان هەیە لەناو هەولێری ئێستا بە مانگ هەولێری نەدیتە شەرمێ دەکابێتن تەماشە بکاتن لەبەرەوەی تەماشە دەکاتن وەزعی زۆر خراپی دەبینی وەزع خراپەکەش ئەمەینە بە خۆمانین دەرێمەرێ نییە کەسێک نییە بە خۆمان خراپین دەبی خۆمان چاکەین دەبی هەمومان خۆمان چاکەین خۆشەویستی هەولێر لەکنمان بیتن خۆشەویستی قیادەی هەولێرێش دەبی لەکنەما بەرز و ئەوەی ڕابگرین چێنیە میم خەڵکی هەولێرێ میم کووردە ئەمە ئەوەمان لەبێ ساو بیتن دوایە لە دەستمان بچی بە خوددا بە پاش 100 ساڵی دیکەش نایبینیەوە ناتین ئەمنە تو هەڵێکواندانیشتن ئەو عەلەمە پیرۆزەی ئەمە قسەی بکەین کاک تاریق دەستت خۆش بی زۆر دڵخۆش بووم زۆر سپاس دەکەم دەستت خۆش بی خۆشەویستان پرۆگرامی چیرۆکی من ئەمڕۆ لەگەڵ کاپتن تاریق عەبدوڕەحمان کۆتایی پێهات تا پرۆگرامێکی دیکەی چیرۆکی من خواتان لەگەڵ